لە پای ئەو خزمەتەی کە لە ڕابردوودا بە کاروان و ڕابوونی ئیسلامیان کردووە و وەک بەرز نرخاندنی ئەو خزمەتەیان ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی ئیسلامی بەهارە گەشتێکی بۆ ژمارەیەک پێشمەرگەی دێرینی سنووری ئەنجومەنەکە ڕێخست. لای خۆشیانەوە پێشمەرگە دێرینەکانیش پشتگیری خۆیان بۆ کۆمەڵی ئیسلامی دووپات کردەوە و داواکار بوون کۆمەڵ لەسەر هەڵوێستە نەگۆڕەکانی بەردەوام بێت. وەکو پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی و پێشمەرگانەی کەوا لە هێزی حەمرین و لە هێزەکانی تر بە یەکەوە بووین لە سەردەمی شاخ و شارە هەستان بە ئەنجامدانی ئەم بەهارە گەشتە بۆ گوندە جوانەکەی گۆبتەپە بە مەبەستی یەکتر شادبوونەوە و دڵخۆشکردنی یەکتری. سوپاسی ناوچەی تەشەی کۆمەڵی ئیسلامی یەکەین کەوا یارمەتیداین لە ئەم بەهارە گەشتەیە. لەم بەهارە سەفەرەیە لێرە کۆبوونێتەوە لە چەند گۆبتەپە بەڕاستی ئەمە دیمەنێکی زۆر جوانە، دیمەنێکی زۆر خۆشە. سوپاسی ناوچەی تەکیەکەین مەڵبەندی چەمچەماڵ کەوا ئەم سەفەرەی بۆمان ڕەخسانە و ماڵیان ئاوا بێ و دەستخۆشییان لێ ئەەکەین و خوای گەورە جەزا و پاداشتیان بات. بەڕاستی ئێستەکێ پێی خۆشحاڵیە کۆمەڵێک خەڵک ئەلێرە خڕەوە بووین و لە کاتەکانی زووە بە یەکەوە بووین و ئێستا لێرە یەکتریمان بینیوەتەوە، بەڵام بە هیوای خواوە ئینشەڵا بە هیوای ئەوەی کەوات نە هەر ئەم جاران بێ چەند کاتێکی کەژ ئاوا یەکتر ببینینەوە. هەرزاری هەموو تاکو ئەندامێکی خۆمانی. محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە بەهارە گەشتەکەدا ئامادە بوو وێڕای ئەوەی سوپاسی سەرکردایەتی کۆمەڵی گەیاندە پێشمەرگە دێرینەکان ڕاشی گەیاند کۆمەڵی ئیسلامی هەمیشە و هەموو کات لەبەرەی خەڵک و جەماوردا بووە و داکۆچی کاری داواکاریەکانیشیان بۆ و بەردەوامیش دەبێت. ئەمە وەکو قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستان قەرزاری هەموو تاکو ئەندامێکی خۆمانی. ئەوەی بە نەبوونی لەگەڵمان بووە، بە ناڕەحەتی لەگەڵمان بووە، ئەوەی بەیەکەوە ڕۆژگارە سەختەکانمان بڕی بوو، ئەوەی کەوا هەموو نەخشەکان بۆ بوو کە کۆمەڵ نەما، ئەوەی کەوترا حتا کۆمەڵ ئیسلامیش لستی هەیە کۆمەڵ سەرکەوت خۆی گرت گەشەی کرد. ئێستا بەتەمای شتی گەورەترین و بەتەمای سەرکەوتنی گەورەترین و ئێمە تایبەت ئەم 4 ساڵە چیمان کردووە؟ من ئەمماوە زۆرە لێمەوە بەڕاستی چیمان کردووە کە دانیشتوین مامۆستا جەزا لە سەرکردایەتی وجودی هەیە و ئێمە لە مەکتەبی سیاسی هەر پرسێک هاتوێتە پێش تەماشامان کردووە خوای گەورە چەند لێمان ڕازیە بێ کامی بگرینە بەر 1 2 3 ئەم 3 ڕێگایە دواتر کامی لە بەرژەوەندی خەڵکای کامی لەگەڵ لە بەرژەوەندی ستەم لێکراوایە و ئێستش ئێمە بەرەو پرۆسەیەکی ترە ڕۆین، پرۆسەیەک کە ئومێدمان وایە ئینشاءڵڵا خەڵکی وڵاتی هەرێمی کوردستان هەڵوێستە جوانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانی لەبەر چاو بێ هەمووەزان کۆمەڵە لە پێناو خەڵکی کوردستانە لە پێناو بەدامەزراوەی کوردستانە هەڵوێستی نوان ئەوە کۆمەڵە لە ڕیفراندۆم قسەی خۆی کرد و هەڵوێستی خۆی نوان و پێشمان وتن هاتن بۆ لامان هاتن پێمان وتن توان کاکە کەرکووک لە دەسەدەن ڕمەیکەنم ڕیفراندۆمە کاکە هەرێکن لایکەم لەو منتیقانە نەیکەن. لە ماوەکانی ڕابردوودا نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان داکۆچیکارێکی سەرسەختی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بوون. هەر بۆیە پێشبینی دەکرێت لە هەڵبژاردنەکانی 12 یاری داهاتوودا متمانەی هاوڵاتیان بە نوێنەرەکانی کۆمەڵ زیاتر بێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.